ئەمڕۆ شەشەمی خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەکرێتەوە کە بتوانین ئەمە بەشێک بێلەوەی کە زانست و زانیاری و ئەو کتێبانەشی کە لەوێ نمایشەکرێت تا چەند سوودێ بێ بۆ کۆمەڵگەی خۆمان بەگشتی و بەو کەسانەشی کە سەردانی ئەوەیەکان ئەگەر گوێبیستی منی تەرزە سڵاو لێبێ و بەیانی و باش زانیاریمان بێتێ لەسەر ئەوەی کە ئەم شەشەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کراوەتەوە ئامادەکاریەکان و چۆن توانیویانە بەڕێوی بەرن زانیاریمان بەرێ فەرموو. بەڵێ سەر کۆلانە سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستوان باش بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێن بە ئومێدم هەموو ڕۆژێکتان و ئەم ڕۆژتان ڕۆژێکی پڕ ئارامی و تەندروست باشی بێت بێگومان ئێمە لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانین خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە پایتەختی ڕۆشنبیری بەڕێوە دەچێت بێگومان کۆی تەواوی پێشەنگاکە بە چاودێری دەستگای چاپ و بەخشی ئەتلەس و بە چاودێری سەر کۆماری عێراق و بە سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین پێشەنگەی نێودەوڵەتی کتێب لە پایتەختی ڕۆشنبیری بەڕێوە دەچێت کە بێگومان ئەم پێشەنگایە تەواوکاری نازناوی پایتەختی ڕۆشنبیریە کەرنەڤاڵێکی گەورەیە کە ژمارەیەکی یەکجار زۆر لە ناوەندەکانی کتێب لێرە بەشداریان کردووە دوجار لە زاری میوانەکەمەوە زانیاری زۆر باش ئەبەخشین بە تەواوی بینەرانی خۆشەویست بۆیە تەواوی نووسەران و ڕۆشنبیران و ئەدیبان و خوێنەران و هەوادارانی کتێب و تەواوی زانکۆکان و ناوەندە ناوخۆیی و بیانیەکان ئەتوانن بۆ نمونە بینەرانی خۆشەویست یاخود تەواوی ڕۆشنبیران و نووسەران لێرە تەواوی ئەو کتێبە دڵخوازانی خۆیان بەدەست بێنن یاخود تەواوی ئەو ناونیشانەی کە خۆیان مەبەستیانە لە خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەتوانن بێن سەردام بکەن لەبەرەوەی چەند ڕۆژێکی زۆر باش لێرە لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب تەرخان کراوە بۆ ئێوەی خۆشەویست بۆی بتوانن لەو ماوە زۆرە بە تەواوەتی تەواوی ناونیشانەکان بدۆزنەوە و کتێبی دڵخوازی خۆشتان بەدەست بێنن جا بە خۆشحاڵیەوە لەم بەشەی پرۆگرام ئەچمە لای زۆر بەڕێز خات و گوڵان نیروان کە بەڕێزیان بەڕێوبەری بازار سازی لەگەڵمان نابێت هەندێک پرسیاری ئاراستاکەین و ئێوەش ئومێد دەکەین لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانە بمێنەوە بۆی تەواوی زانیاریەکانی ئەم پێشەنگایە وەربگرن خات و گوڵان سپاس بۆ ئامادەبوونت سلااوت لەبێت و بەیانیت باش بێت سپاس بۆ تۆ هەربالەوە دەست پێ بکەم خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب پێم بڵێ ئەمساڵ چۆن بەڕێوە چێ جیاوازیەکان چییە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەخێر بێن بەیانی ئێوە و بینەرانی کورسات باش بەخێر بن بۆ پێشەنگای کتێب جێژوانی نووسەر و خوێنەر و عاشقانی کتێب بۆ ئەم ساڵ بۆ ماوەی 11 ڕۆژ لە 11 ببوورە لە 11 بۆ 12 ڕۆژانە لە کاژێردەی بەیانی بۆ 6 ئێوارە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبەکرێتەوە لەلایەن دەستگای چاپ و پەخشی ئەتلەس بە چاودێری ڕاستەوخۆی سەر کۆماری عێراق و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە پێمان بڵێ بۆ ئەم ساڵ جیاوازیەکان چییە لەبەرەوەی هەندێک چالاکی جیاوازی لە خۆگرتووە لە خولی شەشەمی پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەموو ڕێکەوە جیاوازی هەیە و بەرەو پێشچوونی باشێ لەناو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب یەکێک لەو جیاوازیانە و گرنگترین جیاوازی ئەم ساڵ کۆبۆنی تایبەت بە کڕینی کتێب هەیە بە خۆشحاڵیەوە با دەست بەشخەری ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە یعنی هەڵمەتێکیان کرد بۆ ئەم بابەتە ئەویش داواکردن لە سەرمایەدار و بازرگانان بە کڕینی کۆبۆن و ئەم کۆبۆنە بازرگان یاخود کڕیاری کۆبۆنەکە خۆی وەری ئەگرێت وە کۆبۆنەکە سەرپشکە لەوەی کە ئەی بەخشێ بە ناوەندەکانی خوێندن قوتابخانەکان خوێندنگەکان کتێبخانە گشتیەکان یاخود وەکو هەدیەیەک پێشکەشی یعنی دۆست و ئاشنا و کەسوکاری خۆی ئەکا بۆی کە بێن و سەردانی پێشەنگای کتێب بکەن و بەهای هەر کۆبۆنێک 10,000 دینار و بە بەهای 10,000 دینار لە هەر ناوەند و دەستگایەکی بەشدار بووی پێشەنگە ئەتوانێت کتێب بکڕێت چ چالاکیێکی تر لەم پێشەنگایە خۆی بینێتەوە ڕۆژانە بە درێژایی هەموو ڕۆژانی پێشانگە ئێمە چالاکیمانەیە لەسەر ستێجی سەرەکی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب سیمینار و پانێڵی تایبەتمانەیە کە لە هەموو بارە جیاوازەکانی ڕۆشنبیری بەشێک لەم چالاکیانە لەلایەن زانکۆی سلێمانی و بە خۆشحاڵیەوە کە ئەم ساڵ
وجودێکی زۆر فعلیان هەیە لە ناو پێشانگای و بەشدارن لەگەڵمانە و شوێنی تایبەتیان هەیە ژمارەیەکی زۆر لە کتێبەکانی زانکۆی سلێمانیان هێناوە بەشێک لەم کتێبانە بۆ نمایشە و ئەو کتێبانش کە ئەتوانن بیفرۆشن بە سەردانی کاری خوێنەر ئەوانەشیان هێناوە کە بۆی بتوانن بیخەنە خزمەتی خوێنەران و هەروەها چالاکیانەیە وەکوتم بەشێک لە سیمینار و پانێڵەکان لەلایەن زانکۆی سلێمانیەوە لەسەر ستێجی پێشانگا بەڕێواچە جا لەوە سەکۆی نووسەرانمان هەیە سەکۆی نووسەران ئەمە ڕۆژانە ئیمزاکردن و باسکردن لەو کتێبە تازانەی لەسەر ئەکرێکە یەکەم جاریان ئەخرێتە بەردەستی خوێنەر و هاتوۆتە ناو پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن نووسەرەکان یاخود وەرگێڕیان ئەو ناوەندانی کە کتێبەکانیان چاپ کردووە. چەند ناوەندی با بڵێن دەستگای چاپ و پەخشی بڵاوکردنەوە لێرە بەشدارن بە کتێبەکانیان ژماری کتێبەکان چنەیە ناونیشانەکان پێم وا بێت ژمارێکی زۆر باشە ئەمە جێگەی دڵخۆشیەکە لە پایتەختی ڕۆشنبیری ژمارەیەکی زۆر لە ناونیشانە جیاوازەکان لێرە خۆی بێنێت 200 ناوەند و دەستگای جیاواز لە شەشەمین خولی پێشانگایە بەشداریان کردووە 160 ناوەند و دەستگای عەرەبی و بیانین و 140 لە ناوخۆی هەرێمی کوردستانن لە 12 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردووە بە 40,000 ناونیشانی جیاوازواتە 40,000 ناونیشانی جیاوازی کتێب لە ناو پێشانگایە هەیە لەم 40,000 ڕێژەی 2,000 یان یاوەتە 2,000 کتێب یەکەم جارە چێتە بەردەستی خوێنەر و نووسەر ئیتر لە کتێبی هەم ناوخۆ هەم دەرەوەی هەرێمی کوردستان و 9 ملیۆن عددی کتێب لە ناو پێشانگەی نێودەوڵەتی سلێمانیە کاڵێن 9 ملیۆن عدد واتە بە 40,000 ناونیشانی جیاواز 9 ملیۆن عددی کتێب کە ئیترەمە ڕۆژانە ناوەندەکان بەشی کتێبەکان ئەوانە لای خۆیانەوە هێنە ناو پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی. پەیامت چییە بۆ تەواوی هەوادارانی کتێب نووسەران ڕۆشنبیران خوێنەران تەواوی خوێندکارانی خۆشەویست کە ئێستا لە نێو پرۆسەی خوێندنان بە سەرجەم ناوەندەکانەوە کە بتوانن سەردانی ئەم پێشەنگە جوانە بکەن لەبەرەوەی ئەوانیش ئەتوانن کتێبی دڵخوازی خۆیان بەدەست بێنن و پێشوان بڵێ لە کاتژمێر چەند بۆ چەند ڕۆژانە تەواوی ئامادەبووان لێرە بتوانن کتێبەکان بەدەست بێنن. داوا لە بەڕێوەبەری پەروەردەکانەکەم کە ئەوانیش داوا لە بەڕێوەبەری خوێندنگە و قوتابخانەکان بکەن کە خوێندکارەکانیان قوتابیەکانیان وەکو گەشتێکی ڕۆشنبیری ئەمە دەرفەتێکە ئەم 11 ڕۆژە بە دەرفەت بزانن وەکو گەشتێکی ڕۆشنبیری قوتابی خوێندکارەکانیان بهێنە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب و ئاشنایان بکەن بە کتێب و ڕێنماییان بکەن بۆی کە بتوانن چی بخوێنەوە چونکە ئەمەش زۆر گرنگیانی هەر ئەوە نیە تۆ قوتابی خوێندکار بێتە ناو پێشانگاوە لە ناو پێشانگا بڵاو بێتەوە نەزانێت چی ئەکاوە بەرەوکی ئاراستاکرێ بۆیە داوا لە مامۆستاکانیانەکەم کە هاوکاریان بن ڕێنماییان بکەن و ناوەند و دەستگاکانیان پێ ئاشنا بکەن و کتێبەکانیان پێ ئاشنا بکەن و داوا لە خێزانەکانەکەم ینی بە تایبەتی مناڵەکانیان بێنن بۆی کە هەم خۆیان هەم مناڵەکان بە تایبەتی ئاشنا بمن بە کتێبووە بە جەوی ناو پێشانگە حتى ئەگەر کتێبیش نەکڕن بە ئەمە لە زەهنیان لە بیر و فکریان بمێنێتەوە و ئاشنا بن بە کتێب چونکە وەڕاستی کتێب خۆراکی مێشکە و ئەخوازم ئەم دەرفەتە لە کیس خۆیان نێن لە پایتەختی ڕۆشنبیری وەکووتمان 40,000 ناونیشانی جیاواز لە خزمەتی خوێنەر و سەردانی کارە. جگە لەوەش لە بەدەر لە شاری سلێمانی لە شارەکانی دیکەشەوە هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن سەردان بکەن بەڵام پێمان بڵێ لە کاتژمێر چەند بۆ چەند ڕۆژانە هاوڵاتیان دەتوان سەردان بکەن و هەوادارانی کتێبی. ڕۆژانە لە کاژێر دەی بەیانی بۆ 6 ئێوارێ بەڵە بە دڵنیای لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش کۆمەڵێ پرۆژە و شوێنی گەشتیاری هەن کە ئەوانە پاسیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە لە شارەکانی تری هەرێمی کوردستانەوە لە قەزا و ناحیەکانەوە سەردانی کاران و خوێنەران بێنن بۆ پێشانگە و بیرشمان نەچێ پاسەکانی ناوشاری سلێمانی و 45 پاس کە ڕکلامی تایبەتی پێشانگای پێوەیە بە شاڕەی سالمە هەتا ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەت. سپاس بە ئێوەش بەخێر من سەرچاوان. زۆر سپاس خاتونگیان سپاس بۆ زۆر بەڕێز بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام خاتو گوڵان نێروان کە بەڕێزیان بەڕێوبەری بازارسازی سپاس بۆ زانیاریەکانی هیوادارم ئێوەی خۆشەویستیش ئێوەی بینەران ئێوەی هەوادارانی کتێب و ڕۆشنبیران و ئەدیب دۆستان و نووسەران لە تەواوی زانیاریەکانی خاتو گوڵان کە بۆ ماوەی ئەم 11 ڕۆژە بتوانن بێن سەردان بکەن ئەو ناونیشانە جیاوازانە بەدەست بێنن جا ئێستا پێم خۆشە یەکێک لەو ناوەندانەی کتێب وەربگرم ئەگەر بەڕێزیان ئەرکێشێت کە ساڵانە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەشدارە بن بەزانم کتێبەکان زیاتر چ ناونیشانێکان هەڵبژاردووە سلااوت لێبێتم کاتت باش بێت سلااو لە ئێوەش بەخێر بێن پێمان بڵێ وەکو ناوەندی کوێ بەشداریتان کردو و تا چەندە دڵخۆشن ئەم ساڵیش بەشدارن
ئێمە وەکو ناوەندی سارا بۆ چاپ و بڵاوکردنەوە بەشدارین وڵات دڵخۆشین بەوەی کە ئەم ساڵ وەکاڵە ناونیشانی زیاترمان چاپ کردووە و وەکو ڕوتینێکی تازاتوێنێتەوە و دوایەوەش پێشانگاکەش دیزاین و شێوازی دانانیان جوانترە لە ساڵان. پێم بڵێ ناونیشانی کتێبەکانتان چی لە خۆ ئەگرێت باس لە چی ئەکات؟ ئێمە زیاتر لە 500 ناونیشانمان هەیە و 45 بۆ 50 کتێبی تازەمان چاپ کردووە بۆ پێشانگای ئەم ساڵ. بابەتەکانمان پەروەردەیە، گەشەی مرۆییە، مێژووە، ئاینیە و زانستیە. چ پامێکت هەیە بۆ خوێنەران؟ پێت وایە لە ئێستاە ئاسی ڕۆشن بیرکردنی تەواوی خوێنەران لە ئاسێکی زۆر باشایە کردنەوەی پێشەنگاکان وە ئەکات خوێنەرێکی زۆر باش ڕوو بکاتە پێشەنگاکان؟ ئێمە ساڵانە تووشی سەرسوڕمانە بین، توش سپرایز ئەبین بە دووشت. یەکەمیان گوێنەدانی حکوومەت و وەکەڵە ئیهمالکردنی پێشانگا و کتێب و سێکتەری ڕۆشنبیری بەگشتی. دومیشان ئەو هەموو ئیتیمامە زیادەی خەڵکی سلێمانی بەڕاستی خەڵکی سلێمانی کتێب دۆستن، بەڕاستی ڕۆشنبیرن، بەڕاستی هەموو ساڵێک ئەوەی چاوەڕوان نەکراوە لێرە ڕوئایە و ئەم ساڵیش ئومێدم وایە بە هەمان شێوە بێ و گەرم و گوڕ و تینی و قەرباڵقی ساڵانی کەی هەبێ. هیچ پامێکی ترتماوە؟ سپاس بۆ تۆ ئومێدم وایە ئەم ساڵ حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بە جدی بێنە سەرخەت و بەشدار بن لە کردنەوەی و بەشدار بن لە بەرەو پێشبردننی و وەکەڵە هەسانەوەی پێشانگاکە. سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێت بەڵێ بێگومان وەکو ئەوەی کە ئەیبینن تەواوی میوانەکانم لەم بەشی پرۆگرام ئاماژە بەوەکەن کە هەمیشە پایتەختی ڕۆشنبیری تەواوی کتێب دۆستانی تایە خو تەواوی هەوادارانی کتێبی تایە تاوی ئەو نووسرە باشانە ئەو کەڵە هونەرمەندانە یاخود ئەو کەسانی کە خوێنەری کتێبن بێگومان لە کردنەوەی خولی شەشەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەم پێشەنگایە بەشدار ئەبن و ساڵانی پێشوش بەجێ خۆشحاڵی و ژمارەیەکی یەکجار زۆر لە خوێنەران بەشداریان کردووە بۆ ئەوەی بانکی زانیاریەکانیان هێندی تر دەوڵەمەند بکەن. ئێوە ئەتوانن ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی تاوکو شەشی ئێوارە لە 28 کە ئەمڕۆ 28 تاوکو 8 دوانزە بۆ ماوەی 11 ڕۆژ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەرگای واڵایە و تۆش ئەتوانی چ ناونیشانێکی جیاوازت دویست کتێبی دڵخوازی خۆتە دویست ئەتوانی لەم پێشەنگایە بەدەستی بێنی. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمۆن. خۆشتەرزا سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت ئومێدەکەین هەموو ئەو کەسانی کە خوێنەرێکی باشن کە حەز و خولیان بۆ کتێب هەیە لە ماوەی ئەم چەند ڕۆژە سەردانی پێشەنگای کتێب بکەن.